بۆ 150 چارەخوازی خانم دابین بکەین بێ بەرامبەر تاوەکو پرچەکانیان بەهێزتر بێت و کەزی زیاتری پێ بهۆننەوانێ. دابێت کاردانەوەکان زیاتر دەبن لە سەربڕینی کەزی کچە شەڕوانێک لە ڕۆژئاوا. پزیشکێک لە سلێمانی ئۆفەرێکی تایبەت بۆ خانمان ڕادەگەیەنێت تاوەکو پرچیان درێژ ببێت و کەزیێکی جوانی لەسەر دروست بکەن. من زانای زیاتر لە دکتۆر سیروان قەرەداخی پسپۆڕی پێست و جوانکاری وەرگرم فەرمی تێرەکە دکتۆر ئەم هەوڵی جەنابەت چییە و ئەو دیاری جەنابەت چییە کە پێشەشی خانمانی کوردیەکەی؟ پێشێکی هەموو لایەکتان بەخێر بێن، زۆر سپاسانەکەم. من وەک پزیشکێکی کورد لە سۆنگەی بەرپرسیارەتیمەوە بە پێویستم زانی منیش وەک سەرجەم چین و توێژەکانی تر کە بە خۆشحاڵیەوە لە هەر چوار پارچەی کوردستانەوە هەیەە منیش کاردانەوەیەکەم هەبێ بەڕاستی بۆ ئەو کارە نامرۆڤانە نەشیاوی کە بەرامبەر ئەو کچە شەڕەوانە کرا کە ئەویش بڕینی پرچی بوو. بەڕاستی ئەو فکری لا دروستکردم کە ئێمە بەرپەرچی بینەوانێ بە پێچوانەکردنەوەی ئەویش بەچی ئۆفەری ئەومان ڕاگەاندووە کە بڕی 150 عەدەد واتە چارەسەرکردنی میزۆی قش کە ئەمە بۆ بەهێزکردنی قش بەکارهێنێت بۆ 150 چارەخوازی خانم دابین بکەین بێ بەرامبەر تاوەکو پرچەکانیان بەهێزتر بێت و کەزی زیاتری پێ بهۆننەوانێ. واتە ئەوان تا پرچیان بەهێز ببێت و کەزیێکی جوانتر دابنێن. بە دڵنیاییەوە ئێمە تەنها ئۆفەرەکەمان و تەنها ئەوەش نییە، بەڵکو ئۆفەری تایبەتیشمان هەیە بۆ چارەخوازە بە ڕێزانی کە بەجلی کوردیەوە سەردانمانەکەن دیاری تایبەت پێشکەش بەوانی شەکەین. واتەوەی بەجلی کوردیەوە بێتە ئەم کلینیەکەی بەڕێستان ئۆفەری تایبەتی بووە بە دڵنیایی ینی ئەتوانین ئێمە خانمیەوەمان هەبووە کە بەجلی کوردیەوە سەردانی کردوین هەم ئۆفەری میزۆی بەهێزکردنی قژەکەمان بۆ بەکارهێناوە هەم لەگەڵی شاب چونکە بەجلی کوردیەوە هاتووە ئۆفەری تایبەتی تریش هەبووە کە پێشکەشیمان کردووە بۆ پەڕی خۆشحاڵی و بە شانازیشەوە. جەنابە پسپۆڕی بواری جوانکاری و پێستی کەشەکەشی ساردە لە ڕۆژئاوا کەش ساردە بۆ نمونە چۆن پارێزگایی لە دەموچایان بکەن لە پێستیان بکەن لە قژیان بکەن. خۆی لە ڕاستیدا ئەتوانم بۆ دەست پێ بکەم کە بڵێم بەداخەوە کە بەڕاستی جەوەکە و کەش و هەواکەی زۆر ساردە، بەڵام بە خۆشحاڵیشەوە کە ئەوەی کە ئەیبینین پشتگیری و هاوکارێکی زۆر بۆیان ڕەوانە ئەکرێت. بە شێوەیەکی گشتی ئەمە ڕێنماییمان ئەوەیە کە جلوبەرگێکی گەرم و گۆڕ لەبەر بکەن، هەروەها بەکارهێنانی دەستکێش و کڵاو زۆر زەرورە و خواردن و خواردنەوەی شلەمەنە گەرمەکان کە ئەویش تاقە و گەرمیە کە بەجەستە ئەبەخشێت کە پارێزگاری لە لەشی مرۆڤەکات لە کاتی و جەوی سەرمادا. ئەم ئۆفەرانی ئێوە تەنها بۆ خانمانەوە زەم بۆ پیاوان نییە. خۆی سەراحەت ئێمە فکرەکەمانەوەیە کە بۆ هەموو چارەخوازێک بێ و بێگومان ئێمە دەستنانین بە ڕووی هیچ چارەخوازێکەوانەیە هەر بە ڕێزێکیش لە ڕەگەزی نێریش بێ بە خۆشحاڵی و پێشوازی لەکەین و پێشکەشیشی ئەەکەین، بەڵام زیاتر ئێمە بۆیە تەرکیزەکەمان لەسەر خانمان بوو چونکە ئەو کارە نشیاوی کە بینیمان بەرامبەر بە کەزیی ئەو خانمەکرا بۆیە ئێمەش زیاتر خانمانمان هەڵبژارد. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ هەڵوێستەکە و بەڵێ ئەوی کە گوێبیستی بوون ئەمە ئەو کلینیکێ لە شاری سلێمانی تاوەکو خانمان کەزیێکی جوان دابنێن بۆیە ئەمان بەبێ بەرامبەر چارەسەر بۆ خانمانەکەن تاوەکو کەزیەکانیان بهۆننەوە و زیاتر دەریخەن.